ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن ئەو ئیشێکم لە سنتەر هەبوو بەڕێکەوت بێرەشدا هاتمەوە وتم ئەو دەنگا ئەو ڕیکلامە مۆدێرنە بکەم هاوڕێیان ڕۆژی سێشەم بوون یەکشەم 26 مانگ کاتژمێر 3 ئێمە لێرە لەگەڵ هاوڕێیەک پەیامی پاڵپشتی خۆمان بۆ ئەو دەنگا وێرانە و سنگلانە و بادینان دەبڕین کە 2 هەفتەیە سەرباری ئەو هەموو شار دەنگچنە کەچی بەردەوام ئەوان وانەی بەرخودان و تێکۆشان و ورە دەدەنەوە ئێمە لە ناو زیندانەوە وێ ئەمە وەکو بچووترین پاڵپشتی لێ ڕادەوەستین پەیامی خۆمان دەین و بیر لە استراتیژیشکێکەکەینەوە لەگەر ئەو چەتانەی کرێ لەگەر یانی دیارەمە من بۆ خۆم دوێنێ هەموو وەزارەت دەرەوەیەکی ئەوروپا و ئەوم ئاگادار کردیتەوە لەو بەیاننامەی کۆمیتەی ماف و ئازادیەکان 73 کەس سێ کەسایەتی پۆلیتیکەکان ئەوی تایبەتن بە کێشەی کورد بۆ مافی مرۆڤ و ئازادی بیۆڕە دنیایەک پرۆژێکی پیشمان لە دەستەیەکێک لەوانە ئەو کاری چالاکیە ڕۆژ یەکشەم لێرە لەگەڵ چەند برادێک کۆدەین بە هیوان هەمووتان بێن ئاوڕێیان ئەوانەی پێیان دەکرێت ئێمە هەموومان لە ئەوروپای دەزانین هەموو ئینسانێک هەموو کاتی ناکەوێت ئەوەی پێی دەکرێت زۆر جێگای نیگەرانی دەبێت شەرم دەبێت ئەگەر بەشداری نەکاتکو ساڵی جارێک یەکجارێک خۆپشانە کردو ئەوانە لەو ناو زیندانە ئەو مقاومەت و ئیرادەیان هەیە ئێمە لەو ئەوروپایە وەرە مەسەڵەن نیم سەعات سەعاتێک یان چەند سەعاتێک لە بۆ تەرخان نەکەی لە بۆ ئازادی ئەو دەنگانە بەخۆزیام نێچیرێک مەسوورێک لێرەش وەکو لەندەن بکەویتە بەردەستمان من دڵنیام ئەو کات هەستی خەڵک زۆر دەزوڵێن خەڵکێکی زۆر دێ بەس بەدەرلەوە هاوڕێیان ئێمە دەبێت ئەو دەنگانە لە باوەش بکەین هەست پێ بکەن بە تەنهانی هەر نابێ خەباتی سوسیال میدیا گرنگە بەس لەوی گرنگتر شەقامە خەباتی نێودەوڵەتیە پرۆتستۆی کەیە یعنی هەوڵدان بۆ ئەوەیە کەیسەکان بگەێنێ ناو میدیای ئەوروپی بەهەرحاڵ یەکشەم لێرە دەبین پاڵپشتی ئەو دەنگە ئازادەبین کاتژمێر 3 بە هیوام ئەوەی دەتوانێت بەشداری بکات وەتکاشە ئاگادارمانکەنە هەر مەسئولێکی ساقیتی سیاسی ئەها بەو شەقامانەدا هەر وەکو 12 هەیە تەلەفۆن دەکرێت ئەوە لەو مام بکەن بەس بوار هەبێ بزانێت چۆن کەرامەتیان دەشێنێ کاتێک